طبيعية بين الإقليم والحكومة الاتحادية، وباستمرار هناك حوار مستوى. شێوەرمەندێکی مستەفا کاظمی بێژە نەتەوێن هەفگرتی و ئەمریکا بەردەوامی داخوازە چارەکردنا پرزگرێکên هەرێما کوردستان و عێراقێت کن و دبێژە خواستەکە چارەکردنا پرزگرێکên هەولێر و بەغدایە هەیە. لەسەرتاوە پێویستە نزیکەی 10,000 حاڵەت توش بوون و ئەوەی لەژێر چارەسەردان لە ئێستادا نزیکەی 4,200 حاڵەتە لە نەخۆشخانە. ئەفدارێ تەندروستی هەولێرێ ڕادگەهینێت 24 دەمژمێرێن بۆریدا 8 توشبووین کۆرۆنایل سنوورێ پارێزگا هەولێرێ جانەخۆش دەستداینە حتا نهانیژێکی 4,200 توش بوو دێ بن چاودێریە پزیشکیدانە. پشتی 22 ڕۆژان ji birînê êdî Tirkiye 16 bîrên avawêzgeha Elokya Serêkaniyê bi kar xistin li çend demjimêrên bê da ava vexwarinê dihe Hesekê. Verê Kurdistan bi şera nûçeyên saetêkî nîvrotên pêşkêşkirin Şêrmendê Mustafa Kazimî Serokwezîrên Iraqê Husên Hindawî di daxuyaneka taybet da ji bo Kurdistan bi şera ragand ku civaka nêvdewletî netewên hevgirtî û Amerîka bi berdewamî daxwast kin ku li navxweya Iraqê û aliyên siyasî hikûmeta Herêma Kurdistanê û hikûmeta navendî pirzgirêkên xwe çareser bikin. Tekezî jî li ser danûstandina her du aliyan û çareserkirina teva pirzgirêkan dikin. Got jî Amerîka daxwast ke pirzgirêk bi rêya civîn û danûstandinên birane bên çareserkirin. Arasa Herêma Kurdistanê û hikûmeta navendî jî xwasteka çareserkirina pirzgirêkan hene. العلاقات طبعا يعني طبيعية بين پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئاساییە و بەردەوام گفتوگۆ و کۆبنەوە لەسەر چارەسەرکردنی کێشەکان هەیە. هەروها هەردوو لە ئارەزووی چارەسەرکردنی تەواوی کێشەکانیان هەیە کە لە بەرژەوەندی خەڵک بێت کۆمەڵگەی دەوڵەتی نەتۆیەکگرتووەکان و ئەمریکا بەردەوام داوادەکان لایەنە سیاسیەکان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کێشەکانیان چارەسەر بکەن و جەختیش لەسەر گفتوگۆی نێوان هەردوو لاوە چارەسەرکردنی کێشەکان دەکەنەوە چونکە خەڵک ئازاری زۆریان بەدەست نەبوونی خزمەتگوزاریەوە چەشتووە. ئەمریکا داوا دەکات کێشەکان لە ڕێگەی دانیشتن و گفتوگۆی برایانە چارەسەر بکرێن. هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش ویستی چارەسەرکردنی کێشەکانیان هەیە. سەرۆکی دیوانە سەرۆکاتی هەرێما کوردستان فەوزی حەریریش کوردستان bi şer ragihand civîna gel Serokwezîrê Iraqê da Kazimî Sûz da ku heftiya bê da civînên şandên hikûmeta Herêma Kurdistanê hikûmeta Iraqê taybet ji bo çareserkirina pirzgirêkanê dî dest pê bikin. Got jî Kazimî spasiya serkirdatiya Kurdistanê kiriye ji bo wê piştgiriya daynewî. وعدی دا لە هەفتەی داهاتوو دەست پێ بکەن بە دانوستانی دوو قۆلی و داواشی کرد گوتی بەڕێز دکتۆر ئامانج ڕەحیمیشم لەگەڵ بوو کە ئەندامی لیژنەی دانوستانی هەرێمی کوردستانە لەگەڵ بەغدا گوتی زۆر گرنگە ئێوە هەفتەی داهاتوو بێن ئامادە بن لە بەغدا کە دانوستانەکان دووبارە دەست پێ بکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان. سوپاسی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانی کرد هەردوو جەنابی سەرۆکی هەرێم جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرکردایەتی سیاسی بۆ ئەو پشگیریەی کە پێشکەشی جەنابی کراوە تاکو بتوانی ئیش و کارەکانی عێراق و حکوومەتی عێراقی فدرال بەڕێوە باتن. کاظمی ڕادگەهینە گەل ترامپ لە سەردانینا خشتەیەکیش بووی vekşandina hêzên Amerîka ji Iraqê rêkeftiye. Di yekem daxuyanî piştî civîna gel serokê Amerîka li Washingtonê Serokwezîrên Iraqê Mustafa Kazimî ragihan gel Trump li ser diyarîkirina xişteyekî taybet ji bo vekşandina hêzên Amerîka ji Iraqê rêkeftîne. Arasa Kazimî eşkere kir civîna gel Trump erênî û baş bûye her du aliyan têgeştineke hevbeş ji bo pirsan hebûye. Got jî diyarîkirina xişteyekî ji bo vekşandina hêzên Amerîka ji Iraqê piştî pêkanîna komîteyeke hevbeşa her du aliyan be kul ser hûrgiliyan rêk dikevin û ragihan jî ku wî daxwaziyên xelkê Iraqê gihandîne koçkaspî. Hevdarê Tenduristiya Hewlêrê bijar Musa ji Kurdistan bi şer ragihand 24 demjimêrê derbas bûyî da. 8 tûjbûyên koronayê li sinûrê parêzgeha Hewlêrê canexweş dest dayîne. Heta niha jî nêzîkî 10,000 kes li sinûrê parêzgeha Hewlêrê tûşî vayrûsê koronayê bûyîne. Niha jî 4,200 tûjbû bin çavdêriya pizîşkî dane. Amaja pûyekê jî kir ku hejmara tûjbûyên koronayê heta radeyekî kêm bûye. لەسەرتاوە پێویستە نزیکەی 10,000 حاڵەت توش بوون و ئەوەی لەژێر چارەسەردان لە ئێستادا نزیکەی 4,200 حاڵەتە
لە نەخۆشخانەکان ئێمە هەموو نەخۆشخانەکان لە پێشوازی ئەو توشبوانەدان کە پێویستیان بە نەخۆشخانە بێ و پێویستیان بە چارەسەر بێت و لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو بەڵێ گیان لە دەستدان هەبووە نزیکەی 8 حاڵەت گیانی دەستداوە لەم چەند ڕۆژە دەبینین ژماری توشبوو تا ڕادێک کەمترە ینی کەم نەبووتەوە ئێمە چامان لۆیە زۆر کەمتر بێتەوە بەڵام لە چاو هەفتەی ڕابردوو تۆزێک توشبوو کەمتر بووە بەڵام ئەمە دەگەڕێتەوە سەر ئاستی پابندبوونی هاوڵاتیان تا چە ڕادێک هاوڵاتیان پابند بن بەم شێوەیە ژمارەی توشبووان دەتوانێت کەمتر بکرێتەوە. لە سۆرانژی کەسەکردن بە ڤایرۆسی کۆڕۆنا جانەخۆش دەستدا 46 کەسێندنجی تووشی ڤایرۆسی بوون. فەخرەدین وەیسی بەرپرسی کۆمیتە خاکسپاردنا قوربانیان ڤایرۆسی کۆڕۆنایە لە سۆرانژی کوردستان بەسەر ڕاگەاند و ئەو ڕۆژی توشببوویەکردنی ڤایرۆسی کۆڕۆنایە و زڵامێکی 85 ساڵی بووە خەلکە سۆران بووە بە ڤایرۆسی کۆڕۆنایە جانەخۆش دەستدا. ئەودەم قایمقامێ سۆران کرمانج عەزەت جی ڕاگەاند. دو ڕۆژێن بوریدا 108 پشکنینên کۆڕۆنایە سنوورە قەزاوان هاتینە ئەنجامدان. ئەنجامشدا 46 کەسێندن تووشی ڤایرۆسی بووینە کەسێن توشببووژی خەلکێن سۆران مێرگەسوور و خەلیفانن. بە ئامارە نو ئێدی هەژمارە توشببووین کۆڕۆنا. لە سۆران گەشتنە 1042 کەسان شوێ هەژمارێژی 14 کەسان جانەخۆش دەستداینە. بەرەف دهوکی بە بچین ڕەوشێ بە حەز بکەین ڕەوشە 15 توشببووین کۆڕۆنایە خراپەوەیەکی تێگوتن هەفکارەمە ڕێژین ئەحمەد لێ زێدەتر زانیاریان بدەمە ڕێژین ئەو توشببووین و ڕەوشەوان خراپە تایبەت چه ئەگەرێکی ڤەتگەرە وسا خراپ و ژبلی وان 15 توشببوویندن ڕەوشەوانیا چاوەیە. بله جوان دیاره که روش پارێزگا دو که گلک جدا بویا جبر که افرو جدی خرابتره روش دیاره که وقتی آماجه پیگیری منها پیوندی به وان نوجدارین سرپرشتیا وان نخوشندنا و نخوشخانه آزادی و همون نخوشخانه این دیده دیاره که تان حال پارێزگا دو که 1500 نخوش مایندنا و نخوشخانه آندا و که هلگیرین ویروس کرونا نه دیاره که او کسی مال دا بکارن بمینن لمال دا دمینن که هجماروان پترج 700 کسا نه باز لوان نخوشاب کم اوید نوا نخوشخانه دا همی اوید نوا نخوشخانه دا پیتویان به اکسیژنی هیا برا پتر یوان کسین نوا نخوشخانه دا هلگیر ویروس کرونا نه اکسیژنی وردگرن لی 15 جوانا لبن جهازانه لبن آمیرین هناسدان تندن دیاره که روشوان همیان تاراده کی نجی گیرم بس لندب کم جوان لویداوی دو حالت انگلک جدا لپارێزگا دو که حالت مرنین جدا لپارێزگا دو که هاتنه تمار کرن که بریا دو روزان گنجه که 37 سالیه که چه ایش دوم درش لنبون روشاوی ها باش بو گیانه خوش دزدم شویدی درنگیا شویدی جی کچه که 35 سالی که خلقا کلکیه که بو هیاما دو روزه بریا دو روزه دیار بویه که هلگرا ویروس کرونا سردان نخوش خانه کریه هاتیا تمار کردن نخوشخانه هاتیا نواندن لی شویدی گیانه خوش دزده او جی ده همان دمدان نه چه نخوشی لی هبوینه نه جی چه نشانه این هنده تونت لی هبوینه لی گیانه خوش دزده نه راوش پارێزگا دو که جی براستی جی خرابه که او کسین دهنه تمار کردن پتریاوان هم جی دریوان ندیاره هم جی نشانه این تونت لی هنه باس لهنده بکن که بریا 4 روزه اف نخوشخانه آل پشمن که اوه پلان بی بو یا سخلمیا دو که پناه جبو وی ببن قاطع ای که دگل بشه هوار هاتنه جبو ویروس کرونا هات بونه ترخان کرن لینها قاطع ای که و بشه هوار هاتنه جبو تمامی تجیبونه پیش بینی تتکرن او پناه جبو قاطع دوه و چندین قاطع دین و نخوشخانه ببن دیار بکو جوان براستی جرابش پارێزگا دو که جداه چند حالت اندهنا تومار کردن دیار بویا که ویروس کتیت ناوا کولان پارێزگا دو که روش روز بروج برف خرابتره بو زانیارین بیت همه دم بیت وگرن جدهو که رژین احمد زور سپاس ڕێڤەبەرێ بانقا خوێنیە هەولێری هوشیار یاسین کوردستان بەسارێ گوت و حتا نەها نزیکی 700 کەسان سەردانەوان کردنەدا و خوێنە خوا بەخشن ئاماژە پێیەکێژی کرد و توشبووین کۆڕۆنای پشتی 2 هەفتیان ji باشبوونێت کارن پلازما خوێنێ بدەن. لە دەستپێکی بانگەوازی ئێمەوە تا ئێستا نزیکەی 700 کەس وەکو بەخشەری پلازما سەردانی کردوین
بەڵام بێگومان ئەو بەخشەرانەی کە دێن ئەمە پشکنینی دژەتەنی خوێنی بۆ دەکەن کە دژەتەنی پەیدا کردووانە بەشێک لەوان بە حکمی ئەوەی کەوا دژەتەنیان پەیدا نەکرد بۆ ڕەتکردانەوەکو بەخشەری پلازما بەڵام ئەوانی تر بەخشیانە و ژمارەیەکی زۆر پلازمامان هەیە تۆژبۆی کۆڤید-19 کۆڕۆنا 2 هەفتە دوای چاکبوونەوەی دەتوانی سەردانی ئێمە بکەوەکو بەخشەری پلازما بەڵام لێرەش ئەو ڕێکارانەی کەوا لەگە خوێنبەخشی ئەتیادی دەکرێت لەگەڵ بەخشەری پلازماش دەکرێت پێویستە لەو ڕێکارانە دەرچێت یعنی تەمەنی سەروی 18 ساڵ بێت بارستای لەشی لە 50 کیلو زیاتر بێت و چەند ڕێک شتیتر هەیە یعنی پێویستە لەو ڕێکارانە هەمووی دەرچێت ئەو کاتی دەتوانین پلازماکەی ببەخشێت. لە ڕۆژاوای کوردستان و باکووری ڕۆژهەڵاتە سووریە 47 کەس بە ڤایرۆسی کۆڕۆنای کەتن دەستەوە تەندروستیژی لە ڕۆژاوای کوردستان و باکووری ڕۆژهەڵاتە سووری ڕاگەهاند 24 دەمژمێرێ دەرباز بوویدا 47 کەسێندن بە ڤایرۆسی کۆڕۆنای کەتنە هەروەسا دەستەوە تەندروستی گوت و 22 زەڵامن یەندوژی ژنن ڕۆژا 15 توشبوژی چارەسەر بووینە لە گوڕی دەستەوە تەندروستیە ڕێبەریا خواسەر حتانها لە ڕۆژاوای کوردستانی و باکووری ڕۆژهەڵاتە سووریە 327 کەس بە ڤایرۆسی کۆڕۆنای کەتنە شوێ هەژمارێژی 51 باش بووینە 17 کەسانژی ژیانە خوش دەستدایە. دی پشتی 22 ڕۆژێن تەمام ji birînê di Tirkiye 16 bîrên ava wêzgeha Elok kar xistin bi çend demjimêrên bêj da veketê gotin av dê bige hesekê. Wanga Sûrî ji bo mafên mirovan belav kiriye piştî 22 rojan ji birîna ava vexwarinê ser bajarê Hesekê Rojavayê Kurdistanê Evro Tirkiye ji koma sih bîrên avê 16 bîrên wêzgeha Elokê gundewarê serêkaniyê xistînekar û biryara jî çend saetên bêd da av bigehe bajarê. Tirkiye li hemberî berdana avê ji bo bajarê Hesekê daxwaz kirbû rêveberiya Xweser ke herebê bide navçeyên bin kontrola wê da ji ber redkirina rêveberiyê jî ji wê daxwaziyê ku Tirkiye jî av li ser Hesekê birî bû. Hikûmeta Sûriye radgehîne birîna Tirkiye ji ava vexwarinê li ser bajarê Hesekê tawaneke dijî mirovatiyê ye û daxwaza destêwerdanê ji netewên hevgirtî dike. Nûnerê Sûriyê herdemî li netewên hevgirtî Beşar Ceferî di peywendiyeke telefonî da edgel sekreterê giştiyê netewên hevgirtî Antonio Guterres behsa rewşa bajarê Hesekê birîna Tirkiye ji ava vexwarinê li ser wî bajarî kir daxwaz ji Guterres kir ku destêwerdaneke bilez bikin. Beşar Ceferî ew karê Tirkiye jî bi tawaneke şer û tawaneke li dijî mirovatiyê bi nav kir. Ev 22 roj bûn Tirkiye û çekdarên serve av ji wêzgeha Elok ya gundewarê bajarê serêkaniyê girtine û welatiyên bajarê Hesekê û gundên dewrdûr jî bê avmayîne. Şanderên Nêvdeletî ji bo Sûriyê radgehîne Komîta Destûrê Sûriyê nikare krîz û pirzgirêkan li wî welatî çareser bike. Ger Pedersen got jî di 24 vê mehê da wê komîteya biçûk ya ku ji 45 endaman pêk tê li Cinêfê bicivin armanca dîtina çareyekê û pêşerojeke aştiyaneya siyasî ji bo Sûriyê. Berî destpêkirina gereke nû ji danûstandinên Cinêfê Ger Pedersen şanderê navdewletî ji bo doseya Sûriyê daxwaz ji hikûmeta Sûriye û tevahiya aliyên milmilaniyên şer li Sûriyê kir gogirtî û revandiyên li cem xwe azad bikin. Herûha got serkeftina danûstandinên bi serpereştiya neteweyên yekgirtî heftiya bêde armanca wê pêşketineke ji bo dîtina çareyekê ji krîza Sûriyê û dabînkirina pêşerojeke aştiyana ji wî welatî re. Komîta Destûrê Sûriyê bi xwe û danûstandinên têda têne kirin nikare krîza Sûriyê çareser bike. Lê eger em danûstandinên ciddî bikin wê bibe dergehek ji pêvajiyeke siyasî berfer here. Ez hîvî dikim ku em karibin danûstandinên ciddî û gavên nû bavêjin û piştre em bigihin rêkeftinekî û li ser xişteya karkirina civînên bê li hev bikin. Şanderê navdewletî ji bo Sûriyê daxwaz ji çivaka navdewletî jî kir ku ji gelê Sûriyê re bitin xuyakirin ku ew nehatine piştgûxistin û ji bîr kirin. Bi gotina wî civîna komîteya biçûk wê di roja duşembê de were encamdan. Wê di wê civînê de 15 nûnerên hikûmeta Sûriyê û 15 yên opozisyonê herûha 15 yên çivaka sivîl di wê civînê de beşdar bin.
Ez bawerim ku em karin dest bi proseyekî zehmet bikin ji bo avakirina baweriyê. Wek em hemû dizanin ku ev yek jî demeke dirê jêra divê. Tu kesî hizir nedikir ku ev civîn di heftiya bêda werin li derxistin. Civîn li gor rêkeftinekê navbera hikûmeta Sûriye û opozisyona wî welatî de dê were birêvebirin. Armanca wê dîtina çareyeke siyasî ji rewşa Sûriyê re ew jî li gor biryara 22/54 ya Encumena Asayişa Navdewletî. Komîteya Destûra Sûriye ya mezin ji 105 endaman pêk tê. Lê wê civîna bê komîteya biçûk tenê bicive. Gojî 45 noner ji her sî aliyan wê di wê civînê de beşdar bin û ew civîn wê li Cinêfa Swêsrayê were li darxistin. Her girêdayî vê rewşaheyî nûnerê Emerîkaya ji bo karûbarên Sûriye serdana Jinêv û Tirkiye dike, pirsa Sûriye bi taybet gel berpirsên Tirkiye gengeşa dike. Biryara sibehî nûnerê serokê Emerîkaya ji bo karûbarên Sûriye James Jeffrey bigihe Jinêfê û gel şanderên netewên hevgirtî ji bo Sûriye Gir Pedersen bicive derbarê Komîteya Destûrê Sûriye jî danûstandinan dikin. Piştre jî dê serdana Tirkiye bike gel berpirsên Tirkiye jî pirsa siberroja Sûriye bi giştî gengeşa bikin. Jeffrey ragihandiye Jinêvê Emerîka rastawrast beşdarî danûstandinê nivîsandina Destûrê Sûriye nake, lê daxwaza nerîna Washington derbarê destûrên nû yê Sûriyê de bigihîne wê komîteyê. Rasta biryara jî di serdana xwe de ji bo Enqereyê Jeffrey gel aliyên opozisyona Sûriye jî bicive. Li Tirkiye bi taybet li ser sîstema nû a serokatiyê 2 salên temam derbas bûn, nîqaş û gengeşep germî berdewam dikin. CHP û HDP û hemû partiyên opozisyonê jî li dijî vê sîstemê ne daxwaza vegerandina sîstema parlamentoyê dikin weke berê. Hind akademisyen û pisporên siyasî jî dibêjin hem ji ber ku HDP ku parteke Kurdiyê nebe hevbeşê desthilat û dewletê, hem jî ji ber ku desthilat xwe bidûmîne berdewam be, ew siyaseta serokatiyê bicih kir, lê belê hikûmetê ji tişta ku sîstema nû hêvî dikir heta niha bi dest nexistiye. Rasta peyvdara HDP jî ji bo Kurdistan bi serê axivî got edvê pirsa Kurdî li parlamentoya Tirkiye bi rêyên aştiyane bê çareserkirin. Li Tirkiye li gel ku 2 sal li ser sîstema nû ya hikûmeta serokkomariyê derbas bûbe jî. Wada serekeyê hemû partiyên muxalefetê vegera sîstema berê ya parlamenteriyê ye. Lê belê muxalefet destnîşan dikin ku ew ê rasterast venegerin sîstema berê ya parlamenteriyê. Ji loma jî modela ku pêşniyaz dikin wek sîstemeka bihêz ya parlamenteriyê ku cudahiya hêzan ya rêveberî ya sedayîn û darazê diparêze pênase dikin. Her wa li ser sîstema parlamenteriyê hevserokê beriyê HDP Silhettin Demirtaşê zindanî jî bi neh xalan pêşniyazên xwe anî zimên û di vê mijarê de muxalefetê jî bi neçalakbûnê rexne kir. Li gorî akademisyen û pisporê Makazagonê Dînçer Demirkend desthilatdar hem ji ber ku HDP û partiyekî Kurd nebin şîrîkê iqtidar û dewletê û hem jî ji ber ku desthilata xwe bidomîne vê sîstema serokatiyê ya bi usûla Tirk cibcî kir. Bir Kürt Partisi'nin koalisyon ortağı olarak hükümete girmesine duyulan em dibînin ku hikûmet ji sîstema nû tiştê ku hêvî dikir bi dest nexistiye. Ji loma jî carinan peyamên revîzyon û guherînê jî didin. Ji xwe nemimkûn e Tirkiye vê pergalê were birêvebirin. Niha em nizanin ka muxalefet sîstemeke çawaya parlamenteriyê dixwaze. Lewra deklarasyon û bernameyeke wan jî nîne. Berdevka HDP Ebru Günay jî destnîşan dike. Heta li Tirkiye şmendiya dewlet û desthilatan neguhere. Kîjan sîstem jî werin ceribandin. Wê ji pîvan û prensîbên demokratîk dûr bikeve. Günay dibêje ew sîstemeke bihêz ya parlamenteriyê diparêzin ku pirsa Kurd jî têda dibin banê parlamentoyê da bête çareserkirin. Esas zihniyet hatta demokratik nabe tu hatta yani yek alina per çandi per oli per geli tuana per naslam tuana nasna ki jan sistem beji disa ve aynı be parlamento ve gerek beji ezim muhatap ezim ezli persteke Kürt bir raya demokratik bir çareser kırına bir aştı iki mayinde ezi çareser bikim.
دسری دا جهپ و هدپ همو پارتین مخالفت دست نشاند کن که سیستمانو یا سروکاتیه ترکیه جنرخین دموکراتیک دور خستیه جلوماجی مخالفت بانگا مکزاگونه که نو یا دموکراتیک و وگرا سیستما پارلمنتریه وقتا خوازن هفپار دخن روژوه. عمر سولمز، کردستان 24 انقره. سروک امریکای هشیاریش پاشکتنا راگهاندنا انجام هلبجارتنین سروکاتیت ده. سروک امریکا دونالد ترامپ الپیشیا جواتا سیاسیا نشتیمانی راگهاند که اگر دنگدان رجبوی هلبجارتنین سروکاتی وی جاره پریا پست الکترونی پری وبچه دی یعنی روزا دنگدان انجام هلبجارتنان در ناکوند بجی کو انجام جبوی چند هفته کان یا جمعه کان یا جهر در نکوند جبر بلاونا ویروس کرونا پیشبینی دیهاتی کردن پروسه دنگدانه جبوی هلبجارتنین سروکاتی امریکای کو بریاره 3 ماه 11 پری وبچن پریا پست الکترونی ربه. جو بایدن کاندید دموکراتان جبوی سروکاتی امریکای داخل کردن که رفتار ریوبری امریکا یا نهال هم بری بلاوبونا ویروس کرونا خلط و شاشه داخل کردن جی کدوی بلاوبونا ویروسی به کنترل کردن پاشان جی آبورو کار وبن. I would be prepared to do whatever it takes to save lives. از آماده بم هر تشتی بکم جبو جیان خلکی بپارێزم. ام نکارن جیان وگرین ولاد تا وکو ویروس به کنترل کرن. اوه شاشتیا ویره ببراتیه. تا وکو کار لولاد بردام ببه، آبور گشه ببه و خلق کار بدست بخن دوی پرسا ویروس کرونا چاره سر بزه. The virus. You have to deal with the virus. جا امریکا برف آلمانیا دی هلبجارتنین شاردارین آلمانیا دست بکرنت ناوجده ین جواتین باجاران جی کو کرد جی هزکا گلک برچاو و مازن و جاریل گلک باجاران خو نبزاد کرینه. لیستا کردستانیا باجار منسترب ناوه گمیان نیه که در روزا 13 مهابه فرمی پریوبچ. جبو بانگشه هلبجارتنین شاروانیان لیستا کردستانی یا باجار مونستر آمادکاریان خواه دکن. لیک جمیدان باجر کاندیدین لیستا جماره 5 کم دبن و برنامه خواه شروع دکن. سالا 1994 دا او انتگراسیون سرات باجاری مونستر چه بویا و کرده ما هی تجاری نکت نیده. ام تخوازن گو کرده ما بکفن انتگراسیون سرات دا. ام تخوازن مدرسه کردی زارو کاره وکن و ام تخوازن حفله کردی جیل وادرات چه بکن. ام کارن ترجمه واجی بکن از آنما با آلمانی و بکرمانجی و دوسته مجی اید لیستا مده او جی زاننا سورانی ام گلکند لیسته دا. ام نباس کردند لیسته دا. دنگدان دست بکریه اولیک جبن گهن هلبجارتنان ولاتیکی کرد دنگی خدا. ایرو روزا گلکی خوش بو ام هاتن جبو قائمه کردی ام نگی خبدن مدگی خدا قائمه پنجا قائمه پنجا کردی منصرت مثلینه اف قائمه جبو کردا زمان کردی و کردا مشاكل وان حل بك المونستر الباجاري مونستري ودنجي ما بقينا حكومة ألمانيا. كانديدا كيدن بحثا جرينجيا وان هالبجارتنان دكا وما في كي تيدا هيا. هذا مجلس فرد بين مجلس انتكريشن رات فال يعني هذا ادخل كيما أجنبي لفي داري هجر وتندوش قرتبة وده نا قرتبة وده بس المهم الفيدري المونستر هوتنا مالدين كرن جبو ياكي ام دغوزن ملتي ما الفيدري فوكو غاتد جيرود ام بيجن رات هاوس دشينا بلد دشينا جوارا كان ناكن جبو غاراكا وعني وارن الفيدري دانجي خو بدن مو جبو تشخ ام بيجن عالم جيكاتي مخيره امي كرد نكافن ليستا كردستانيه بنافي ارشا نوح آنکو گمیا نوح جبو آشتی و دموکراسیه جسی و دو کسان پکته جوان 12 کردن و جنتوین دنجی اندام نوی هنه کام حمدامین کردستان 24 مونستر آلمانیا نوچه و زانیارین زیراترش کردستان 24 دودنیت ورده هشتاد بشه
وەزارەتی تەندروستی هۆژاری دەدات لە بەرزبوونەوەی ژمارەی توشبوون و گیان لەدەستدان بە ڤایرۆسی کۆرۆنا. 11 هاوڵاتی بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستان لە هەڵکشاندایە و بەشێک لەو توشبوانەی کە لە نەخۆشخانەکاندا چارەسەر وەردەگرن ڕەوشی تەندروستیان بەرەو باشتر دەچێت. ڤایرۆسی کۆرۆنا نرخی نەوتی لە بازارەکانی جیهاندا ڕماند و کاریگەری ڕاستەوخۆی کردە سەرداهاتی هەرێمی کوردستان. کۆرۆنا هاندەرانی لە یاریگاکان دابڕاند و یانەکانی تووشی قەیرانێکی قوڵ کرد. ئیرۆ 48 توشبوویە ڤایرۆسا کۆرۆنا لە هەرێما کوردستانی چارەسەر بوو. لە کوردستانە بۆتە کللتور کاتێک سیاسەکەم بەدڵ نییە، پێشکەشکارێکم بەدڵ نییە، هونەرمەندێکم بەدڵ نییە، ڕەخنە ناگرم لە خودی پیشەکەی بەداخەوە بە خوشک و دایکی و ئاژدا و ئاباویە بەجنێویە مەخوارە. ئەگەر قەرار بێمە ئازادی بێ بە چی یاسایە ڕێ لەمە بکەین. ئێمە لە بواری ڕۆژنامەوانیە کەمترین یاسامان بەشێک لە خەڵکەڵێ مەجارێ مەعاشمان نییە. ناکرێ من مەعاشم نەبێ بڵێم وەڵا نابێ یاساژ لە وڵاتەکە هەبێت. ئێستا تۆڕە کۆمەڵاتیەکان بوون بە ناوەندێک بۆ تیرۆرکردنی کەسێکی. لە بریەوەی کە ڕەخنەی پیشەی لێ بگیرێ باسی ژیانی کۆمەڵایەتی بکرێت هیچ مبەڕێرێک بۆ هەیە. کچێک لەم شارە زەواجی کردووە. چەند کۆمنتێکی بۆ چووە یەکێک لە کۆمنتەکان وای کردووە لە دوای بەڵاوبوونەوەیە ئەو دوو کەسە جیابنەوە لە یەکتری. کۆمەڵگەی کوردی فەیسبووکەی بابڕێەوە لەو فەیسبووکەیە تاوانی وە ئەکرێ مەلا بانکخواز ئەلمانی و مولحید بەربوونەتە گیان یەکتر. کایە بابکەڕینەوە بۆ بنچینەکان ئەوەندە ئازاری یەکتری نین، ئێمە خۆمان شەڕی داعشمانەیە، ئێمە خۆمان ڤایرۆسی کۆرۆنامانەیە، ئێمە خۆمان ئەو هەموو نەهامەتیەمان هەیە لە کوردستانە با خۆمان دووبارە نەبینەوە بە نەهامەتی بۆ یەکتری. ڕۆژێ لە وەزارەتی ڕەوشنویری لای کاک جیهاد دڵپاک بوو، وتم کاکە جیهاد شتێکم بەدەستەوەیە، وتی چییە؟ وتم ئەمەوێت تیپێکی هونەری ملی دامەزرێنم. ئەجا وتی زۆر باشە. هونەری ملی دەتوانم لە سەرەتای ساڵی هەشتاکان ئەو کاتێ تیپی هەولێر دامەزرا هاتە کوردستان. دوای ئەوە ئێمە لەسێر دەستی ئەو ڕاهێنەرانە دروست بووین، ئێمەش بووین بە ڕاهێنەر و هاتین ئەو تیپی هونەرە ملیەکانی سلێمانیمان دروست کرد. تیپی هونەری میلی سلێمانی ساڵی 1970 دامەزراوە لەسەر دەستی کۆمەڵێک لە هونەرمەندانی بواری سەما و بواری موزیک. چیرۆکێکی ڕەسەنایەتی کوردەواری ئەهێنی نواندنی تیا ئەکەین بەجەستە. ڕێکارەکانی خۆپارێزی زۆر ئاسانترە لە ڕێگاکانی چارەسەرکردن بۆ ڕێگری لەم پەتایە. ئەگەر هەر کام لە نیشانەکانی پەتای کۆرۆنات هەیە، ژانەسەر، کۆکە، هەناسەتەنگی، بەرزی پلەی گەرمی جەستە، پەیوەندی بکە بە ژمارە 122 بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. بۆ ڕێکلامکردن لە کوردستان 24 پەیوەندی بکەن بە کۆمپانیای ئۆری میدیا.
ئەمڕۆی وەرزش بە سپۆنسەری يسجل إشبيليا من كرة ثابتة، لكن المرة دي الدفاع يا لوكاكو